شەپۆلی نوێی ناڕەزایەتیەکانی خوێندکاران. ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆی تاران لە ڕاگەیەندراوێکدا داوایان لە هاوپیشەکانیان کردووە کە ئەمڕۆ یەکشەممە 5 ڕەشەمە لە بەردەم کتێبخانەی ناوەندی زانکۆی تاران کۆ ببنەوە. لەو کۆبوونەوەیدا داواکاریە پیشەیی و کۆمەڵایەتیەکانی خۆیان سەر لە نوێ دەخەنە ڕووکە ناڕەزایەتی دژ بە مەرگی ئەمیر محەممەد خالقی، خوێندکاری نیشتەجێی بەشە ناوخۆیەکانی زانکۆ و هەروەها نەبوونی ئەمنیەت لەو ناوچەیە لە زمرەی سەرەکی ترین داواکاریەکانێن. ئەوان لە سەرەتای ڕاگەیاندراوەکەیاندا لەسەر ئەوە جەختیان کردوێتەوە کە کەمتەرخەمی شارەوانی تاران و فەراجا لە جێبەجێکردنی ئەرکەکانیاندا بەکردەوە ئەمنیەتی گیانی و دارایی سەرجەم هاوڵاتیانی خستۆتە مەترسیەوە. لە ڕوانگەی خوێندکارانەوە بە دڵنیاییەوە ئەو دوو دامەزراوەیە لە ڕژانی خوێنی ئەمیر محەممەد و ئەو کەسانەی کە بە هۆکاری هاوشێوە گیان و ماڵ و تەندروستی خۆیان لەدەستداوە و لە دەست دەدەن بەشدارن. نووسەرانی ڕاگەیاندراوەکە پرسیویانە ئایا بەڕاستی ئەگەر بەشێکی زۆری تەرکیزی فەراجا لەسەر پۆشینی جلوبەرگی ژنان لەسەر شەقامەکان نەبووایە؟ ئەگەر شارەوانی تاران بوجەی گشتی شاری بۆ چاودێرانی حیجاب و ڕیکلامی ئایدۆلۆژیک لە ناو شارەکاندا خەرج نەکردایە و ئەگەر ئەولەویەتی ئەم دامەزراوانە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوڵاتیان ڕێکخراپە، دیسان شاهدی نائەمنی لە شەقامەکانی شاردا دەبووین؟ خوێندکاران لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکاندا نووسیویانە هەروەها دەبێت کردەوەکانی بەرپرسانی ئێستا و پێشووتری زانکۆی تاران بە شێوەیەکی شەفاف لێکۆڵینەوەی لێ بکرێت و ڕوون بکرێتەوە کە پێشتر لە پێناو دابینکردنی ئەمنیەتی خوێندکاراندا چ کارێکیان کردووە. خوێندکارە ناڕازیەکان لە بەشی کۆتایی ڕاگەیاندراوەکەدا ئۆلتیماتۆمیان داوە کە ئەگەر تا کۆتایی خاکەلێوەی داهاتوو داواکاریەکانمان لەلایەن دامەزراوە پەیوەندیدارەکانەوە جێبەجێ نەکرێن بانگەوازی دواتر دەردەکەین. ژمارەیەکی تر لە خوێندکاران سەبارەت بە کوژرانی ئەمیر محەممەد خالقی لە بەیاننامەیەکدا نووسیویانە کە بە پارەیکردنی زانکۆ و لە سەرەوبوونی لە ڕاددەبەدەری تێچووی پەیداویستیەکانی ژیانێکی مەمرە و مەژی هەوی ناچار بە کارکردن لە کاتی خوێندندا کردبوو. نووسەرانی بەیاننامەکە سەبارەت بە هۆکاری کوژرانەکە نووسیویانە هۆکاری کوژرانەکەی هەمان هۆکارە کە ئەمیر محەممەدی ناچار بەکارکردن لە ماوەی خوێندندا کردووە و ناچاری کردووە لە کاتێکدا کە چەقۆ بەردڵی کەوتووە بە دوای بکوژەکاندا بڕوات تا بەڵکو بتوانێت ئەو بڕە سامانە کەمەی خۆی واتە لەپتاب و مۆبایلەکەیان لێوەربگرێتەوە. لە نووسراوەکەدا هەروە ئاماژە بە ئەگەری لە سێدارەدانی دەستگیرکراوەکانیش کراوە. ئەوان جەختیان کردوێتەوە کە کۆمەڵگا و توێژی خوێندکار دەبێت زۆر بەهێز و بەدەنگێکی بەرز و یەکگرتووانە نابە لە سێدارەدان بڵێن. هەروەها ڕوونیان کردوێتەوە کە لە سێدارەدان نەسزایە و نەهۆکارێکیشە بۆ پێشگیری و چارەسەر و نەمەڵهەمی هیچ ئازارێکە جگە لە مەیلی تونند و تیژی و سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی تونند و تیژی. لە سێدارەدان تونند و تیژیەکی بێگەڕانەوەی مرۆڤە بەرامبەر بە مرۆڤ کە خودی کۆمەڵگەی لە سێدارەدەر و لە ڕاستیدا دەوڵەتی لە سێدارەدەر بۆتە هۆی کەوتنە ناو داوی ئەو کردەوە و بارودۆخی هەردوو مرۆڤەکە. هەڵبەت کە لە سێدارەدان بۆ هیچ تاوانێک ڕەوا نییە و دەبێت پەروەردەکردنەوەی سەر لە نوێ بکرێتە ئاڵتەرناتیڤ و جێگرەوەی. ڕۆژی 4 ڕەشەمەش بابەتێک لە ژێر ناوی بەرپرسیارەتی تاک یان حکوومەت لە ڕۆژنامەی ئێعتماددا سەبارەت بە لە سێدارەدانی ئەو دەست بە سەرکراوانەی کە تۆمەتی کوشتنی ئەمیر محەممەدیان دراوەتە پاڵ بڵاو بۆتەوە. لەو بابەتەدا هاتووە کە جەختکردنەوە لەسەر سزا و بەتایبەت لە سێدارەدان کێشەکە چارەسەر ناکات، چونکە ئەو دوو دەست بە سەرکراوە خۆیان لە ڕوانگەیەکی فراوانترەوە قوربانین. نووسەر وێڕای ئاماژە بە ئاماری 15 ساڵی ڕابردوو دەنووسێت سەرڕای ئەوەی کە لەم ساڵانەدا جۆرها سزا بەڕێوە چووە لە کاتێکدا لەم ماوەیەدا حەشیمەتی وڵات تەنها 20% زیادی کردووە، واتە لە 7 ملیۆنەوە گەیشتۆتە نزیکەی 85 ملیۆن کەس، بەڵام ژمارەی دزی 653% و ژمارەی دەست بە سەرکراوان بە تاوانی دزی 300% زیادی کردووە. ئەم جۆرە شیکردنەوە دروستانە سەبارەت بە لە سێدارەدان
بە گشتی کاریگەریەکانی سۆسیالیزمی زانستی و بیرمەندە سەرەکیەکەی واتە کارل مارکس و بیردێنێتەوە کە ڕۆژی 18 فێڤریەی 1853 لە گۆڤاری نیویۆرک دەیلی تریبیۆندا سەبارەت بە لە سێدارەدان و بەخستنەڕووی ئامار سەلماندی کە لە سێدارەدانی تاوانباران نەک تەنها کێشەکە چارەسەر ناکات بەڵکو کاریگەری پێچەوانە دادنێت و تونند و تیژی و تاوان پەرە پێدەدات چونکە تاوان بە گشتی بەرهەمی بارودۆخی کۆمەڵایەتیە. دەرکەوتنی چەپ لە نێو خوێندکاراندا پاشخانێکی مێژووی هەیە و بزافێکی ڕەسەنە و دەبێت پارێزگاری لێ بکرێت بەو هیوایی کە شەپۆلی نوێی ناڕەزاتی خوێندکاران هەنگاوێک بێت بەرەو بەهێزکردنی ئەمڕۆتە.